ئاشنا حەسەن چالاکوان لە بواری ژنانە و کاری ڕێکخراویش ئەەکەم ڕۆژنامە نووسیشم. گەر باز لە تونند و تیژەکانەکەین تونند و تیژەکان هەموو ساڵێک لە 19 مانگەوە تاکو 25 مانکە بە هەفتەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی ناسراوە. ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و چالاکوانان بەردەوامین لە کار و چالاکیەکانمان بۆ ئەو یادە. لە هەمان کاتیشە ئەگەمە باز لە تونند و تیژی ئەەکەین، تونند و تیژی بەڕاستی نەک ئەوەی کە بنبڕنە بووە، بەڵکو لەبەر ئەم بارودۆخ و قەیرانی ئێستا کە هەیە تونند و تیژەکان ڕوو لە زیادبوونە و هەر ئەوانش بوونەتە هۆکاری تونند و تیژی خێزانەکان لەبەر نەبوونی ئابووری. ئێمە چەند جۆرێک لە تونند و تیژیمان هەیە، تونند و تیژی دەرونیمان هەیە، جەستەییمان هەیە، ئابووریمان هەیە، سیاسیمان هەیە. بەداخێکی زۆرەوە ئێمە ئێستا لەم بارودۆخی ئێستا ڕوبەڕووی هەر هەموو قۆناغەکان بووینەتەوە سەبارەت بە تونند و تیژی. ئەگەر باز لە تونند و تیژی ژنانەکەین، ناڵێن کە بنبڕبووە و بەردەوامیش ئەم تونند و تیژیانە هەیە. لە ناو خێزانە ئەبینیت لەبەر هۆی باری داراییەکە لەوانەیە کێشەیەکی زۆر، بەرکەوتەیەکی زۆر، تونند و تیژەیەکی زۆر لە ناو خێزانەکانە هاوسەر لەگەڵ خێزانەکەی لەگەڵ مناڵەکانی ئەمانش هەمووی ئەگەر بێتە بواری تونند و تیژیە ئەوانش تونند و تیژین. بەنسبەت کار و چالاکیەکانمان ئێمە هەموو ساڵێ بەردەوامین لە کار و چالاکیەکانمان، کۆڕ و سیمینارەکان ئەەکەین و وەکو بواری هەڵمەتەکەش لە هەموو ساڵێ لە خوێندنگاکان چالاکیمان هەبووە، بەڵام بەداخەوە ئەم ساڵ لەبەرەوەی کە خوێندنگاکان نەکراونەتەوە نەمانتوانیوە سیمینارەکان بگوازینەوە بۆ ناو خوێندنگاکان. ئێمە وەکو ڕێکخراوەکان یا وەکو چالاکوانان کە باس لە تونند و تیژی ئەەکەین، ئێمە هەموو ڕۆژێک ئەبێ بە دوواداچوون بۆ تونند و تیژیەکان بکەین، چونکم ئەوە کاتێکی تەحدید و دیاریکراوی نییە. ئێمە هەموو ساڵێ بڵێن 19 مانگ بۆ 25 مانگ ئەم یادە ئەەکەینەوە و چالاکیەکانمانەکەین. ئێمە وەکو ڕێکخراوەکان هەموو ڕۆژێک بەردەوام ڕوبەڕووی تونند و تیژیەکان ئەبینەوە کە لە دەرەوە پەیوەندیمان پێ ئەکرێ یا خودت لە ناو خێزانە کە ئاگادار ئەکرینەوە. ئەگەر باز لە تونند و تیژیەکانیش بکەین، ئێستا ئەوەی کە گەنجان تووشی بوون و ئەو تونند و تیژیانش کە بەرامبەر ژن ئەکرێ، بەڕاستی لە هەموو لایەنێکەوە ژن بۆتە قوربانی. ئەبینین گەنجەکانمان هەمووی کۆچەکەن ئێرە بەجێ ئێڵن و خێزانەکانیان بەجێشتەوە. ئەمەش جۆرێکە لە تونند و تیژیەکان کە ئەکرێ. ئێمە بەردەوامین و کۆڵ نادەین و سەری ڕێز و نەوازشیش بۆ هەموو شەهیدانی ژنان کە لە ڕێی ئازادی بوونەتە قوربانی خواستی ناڕەوا و بەردەوامین و هەموو کاتێکیش ئێمە دژی تونند و تیژین و بەرەنگارە بینەوە و لە هەر شوێنێ تونند و تیژی هێبێ ئێمە ڕوبەڕووی ئەبینەوە. من فرمێسک ڕزگارم، کارمەندم لە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان و خێزان لە ڕاپەڕین. بۆ ماوەی 12 ساڵە لەم بەڕێوەبەرایەتی کار دەکەم. خۆشبەختانە توانیمانە بەرەنگاری چەندەها تونند و تیژی و دیاردەی تونند و تیژی ببینەوە. دیارە ئەم ساڵیش وەکو ساڵانی پێشوو بەڕێوەبەرایەتیەکەمان هەڵدەستێ بە ڕاپەڕاندنی کار و چالاکیەکانی 25 نۆڤەمبەر و ئەرکێکی نیشتیمانی دەگرێتە ئەستۆ کە ماوەی 16 ڕۆژ دەخایەنێت. دیارە سەرەتا ئەگە هەڵسەنگانێک بۆ تونند و تیژی بکەین. تونند و تیژی دیاردەیەکە کە سەرتاسەری جیهانی تەنیوە، پێیوەست نییە بە ناوچەیەک یاخود بە شوێنێک، بەڵام لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر، لە ناوچەیەکەوە بە ناوچەیەکی تر دەگۆڕێت و جیاوازی هەیە. ئەمەش دەکەوێتەوە سەردۆخ و گوزەران و باری ئابووری شوێنەکە، هەتا باری ئابووری شوێنەکە بەرەو باشتر و باش بێت، دۆخ و گوزەرانی ژنانیش بەرەو باشتر و باشتر دەڕوە. دیارە هەرێمی کوردستان بەهۆی شەڕ و ململانێ و جەنگەوە بەرەنگاری چەندەها تونند و تیژی و ناڕەحەتی و دەردەسەری بۆتەوە. ژنانیش بە دەرنەبوونە لەم تونند و تیژیانە. هەروەها خراپی دۆخی باری ئابووری هەرێمی کوردستان و هەروەها
خراپی باری تەندروستی هەروەها نەبوونی پێداویستیەکان و هەروەها زۆر باردۆخ خاتۆتە پێشەکە توندتیژەکانی زیاتر و زیاتر کردووە بەڵام خۆشبەختانە بەڕێبەراتەکانی تونند و تیژی دژی ئافرەتان و خێزان و هەروەها ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و چەندەها ڕێکخراوی تر توانیمانە پێکەوە هەماهەنگ و یەکدەست بین لە بەرەنگاربوونەوەی تونند و تیژی کاری بۆ بکەین لە سەرخستنی پرۆسەکە بەردەوام بین. و هەروەها ئەگەر بێت و باسی 25 نۆڤەمبەر بکەین ئێمە ساڵانە زۆر بە فراوانی و بە یەکدەست و هەماهەنگ پێکەوە کار دەکەین لەگەڵ ڕێکخراوەکان بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تیژی لە 25 نۆڤەمبەردا چەندەها چالاکیمان هەیە ئەم ساڵیش وەکو ساڵانی پێش و هەڵدەستین بە سازدانی چەندەها چالاکی کە 16 ڕۆژ دەخایەنێ ئێمە ڕاستە لە 25 نۆڤەمبەر هەوڵەکانمان زیاتر چڕ دەکەینەوە بەڵام پێش 25 نۆڤەمبەرش ئێمە نەوەستاوین لە پێشکەشکردنی سیمینار بێ لە بەدواداچوون بێ لە ناو گرتوخانەکان و هەروەها لە دەرەوەی گرتوخانەکان لە ناو نووسینگەکانمان بەدواداچوونی چڕمان هەیە دەتوانین خێزانەکان دانیشێنین و ئاشتیان کەینەوە قسەیان لەگەڵ بکەین و هەروەها بەرەنگار ببینەوە چەندەها کاری باشمان کردووە کە توانیمانە هەماهەنگیەک و تۆڕێکی داخراو دروستکەین لە نێوان خێزانەکان و هەروەها بەرەنگاربوونەوەی تونند و تیژی